ئێرە سێمین کارگەی کۆمپانیای پاشا پلان. ئێمە لە کۆمپانیای پاشا پلان بە سێ کارگەی بەرهەمهێنانی کۆنکریت و تاقیگەیەکی پێشکەوت و تیمێکی تەکنیکی ئەکادیمی بەردەوامی لە کارکردن. لە چەند ساڵی ڕابردوو بە فەزلی خوای گەورە کارکردنمان لەسەر هەموو بڕگە سەختەکان و کۆگری جیاوازەکانی پرۆژە نیشتەجێبوون و خزمەتگوزاریەکان شایەتی ئەومان بۆ دەن کە ئێمەش دەتوانین بە بەکارهێنانی مەوادی وڵاتی خۆمان و بەکارهێنانی تازەترین زاکراوەکانی کۆنکریت هەروەها چاودێریکردنیان لەلایەن ستافەکانمانەوە لە تاقیگە و لەسەر پرۆژەکان تازەترین جەنەرێشنی کۆنکریت بەرهەم بهێنین، هەروەها لەژێر چاودێری تاقیگەی بیناسازی پارێزگای سلێمانی و هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە ڕووی هێز و کواڵیتیەوە. دوای سەرکەوتنەکانمان لە پرۆژەکانی MG هۆڵدینگ، پرۆژەی سولیڤی و مایۆرکا ئێستا لە 5 باڵەخانەی 99هەمی پرۆژەی ڕۆڤارستی بەردەوام کار دەکەن. کڕیارە بەڕێزەکان و دانیشتوانی هەموو ئەو پرۆژانەی کە لە ڕابردوودا ئەنجاممانداوە لە ئێستا و داهاتوو ئەنجامێن دڵنیاکەینەوە کە پاراستنی کواڵەتی پرۆژەکانتان ئەمانەتێکە لەسەر شانی ئێمە کە تازەترین و پێشکەوتوترین و بەهێزترین جۆری کۆنکریتان بۆ بەکارهاتوو.